سڵاو ئازیزان و خۆشەویستان، لە بەڵگەیەکی تری وەڵامی پرسیارەکانتان هاتوومەتە خزمەتتان. ئێستا کاڕووین بزانین پرسیاری ئەم جارەمان چییە؟ بەڵێ، یەکێک لەو پرسیارانەی کە زۆر بەجددی لەلایەن چەند کەسێکەوە لێم کراوە ئەویش ئەوەیە، ئایا پاراسایکۆلۆژی حرامە؟ لە ڕاستیە ئەم پرسیارە لەوە ئەچێ بەو جۆرە لە من کرابێ کە ئەو بەڕێزانە زانیویانە کە من ساڵانێک لە بواری سایکۆلۆژی و لە بواری پاراسایکۆلۆژی و بەتایبەتی هیپنۆسیس واتە هیپنۆتیزم، خەواندنی هیپنۆتیزمی، خەواندنی موغناتیسی کارم کردووە، هەر بۆیە ئەم پرسیارەیان لە من کردو، چونکە لەوە چێ باوەڕیان وا بووبێ ئەکرێ کەسێ لە ڕائینەکەەوە شارەزا بێ بەڵام نەزانێت پاراسایکۆلۆژی چییە، ئەو کاتە وەڵامەکە زۆر گونجاو نابێت. بەڵام سوپاسیانەکەم کەم پرسیاریان لە من کردووە و من لێرەوە وەڵامی ئەو بەڕێزانە ئێمەوە. سەرەتا پاراسایکۆلۆژی زانست نییە. ئەکرێ مرۆڤ ممارەسەی شتێک کا زانست نەبێت و حرامیش نەبێت. ئەمە لێرە کێشە نییە. کەواتە کێشەی سەرەکی ئەوەیە پاراسایکۆلۆژی زانست نییە. کاتێک کە شتێکیش زانست نەبوو واتە چۆنایەتیەکەی کەمێک ئاسان نییە. بە تایبەتی پاراسایکۆلۆژی بە دیاردە جۆرە و جۆرە نائاساییەکان دەوترێ و کار لەسەر ئەو دیاردە نائاساییانە ئەکرێ کە ناویان ناوە پاراسایکۆلۆژی. بۆیە خودی پاراسایکۆلۆژی بڵێ حرامە یا حەڵاڵە، ئەمە پرسیارەکە زۆر گونجاو نییە، چونکە پاراسایکۆلۆژی شتێکی دیاریکراو نییە. بگرە چەندین دیاردەی جۆرا و جۆرە، چەندین جۆر شێوازی جێبەجێکردن و بەدواداچوونی هەیە، کەسانێک هەن ئەمە بەشێکی گەورەیە لە ژیانیان. ئەکرێ پاراسایکۆلۆژی بەکار هاتبێ بۆ کۆمەڵێ توانای جۆرا و جۆری مرۆڤ کە هێشتا زانست نازانێت کە ئایا سەرچاوی ئەم توانایانە چی. لێرەدا ئەزانین کە پاراسایکۆلۆژی حرام نییە، بەڵام هاوکات پاراسایکۆلۆژی بەکار هاتووە بۆ چەندین ڕێگای وەکو جادوو واتە سیحر، فڕوفێڵ کە ئەزانین بە ئاشکرا کە ئەمە کارێکی ناشەرعیە و نەگونجاوە. هەر بۆیە ناتوانین بڵین پاراسایکۆلۆژی حەڵاڵە یان حرامە، بەڵکو ئەتوانین بەشێک لە پاراسایکۆلۆژی بێنین، ئەو کاتە بزانین کە ئایا ئەمە فڕوفێڵە، سیحرە، جادووە، یان ئەمە شتێکە کە ڕاستیەکە لە ژیانە بوونی هەیە، لە توانای مرۆڤ بوونی هەیە، بەڵام هێشتا زانست لەوە ئەچێنی توانی بێ سەرچاوەکەی یان ڕوونکردنەوەی جووامان پێبا کە لەسەر بنەمای زانستی ئێمە بتوانین ئەم جۆرە ممارەسەکردنە بە ڕێگایەکی زانستی جێبەجێ بکەین، یان بتوانین ئەو توانایی کە دەستمان کەوتووە دووبارە بکەینەوە. و هەروەها من تێبینیم لەسەر پاراسایکۆلۆژی ئەوەیە کە زۆر کەس بە تایبەتی گەنجان کاتێکی زۆریان بەمە ئەدەنە سەر لە کاتێکە دەستکەوتێکی وایان نییە. ڕۆژێکیان گەنجێک هاتە لام، پێیوتم پێ چۆنە من ئەمەوێت دەستکەم بە فێربوونی پاراسایکۆلۆژی و ئەو تەکنیکانەی هەیە، ئەو ڕێگانەی هەیە من تاقیەکەمەوە. وتم باشە تۆ بۆ ئەمەکەی؟ وتی چونکە ئەمەوێت بگەم بە توانایەکی نائاسایی. وتم بۆ نمونە ئەم توانە ئاساییە با بڵین تۆ ڕۆژێک لە ڕۆژان پێچەوانەی یاساکانی فیزیا لە شوێنی خۆت 2 مەتر بەرزەبیتەوە. وتی زۆر مهمە. وتم زۆر باشە، ئایا ئەگەر من پێت بڵم تەمرینە بکەی بە 6 مانگ ئەدی بەمە تۆ ئامادەی؟ وتی بەڵێ. وتم دەی بام ئێستاکە پێت بڵێن 6 مانگ لە تەمەن زۆر بەنرخترە تۆ ڕاهێنان لەسەر شتێک بکەی کە ئەنجامەکەی ئەوە بێت تۆ هێواش ئەگەر دوای ماوەیەک لە شێوازی دانیشتن تۆ 2 مەتر بەرزبیتەوە. بەڕێزان من ناوەم شتی وا هەیە و ئەمە ڕاستە، بەڵام ئەمە نمونەیەکە ویستم ئەو بەڕێزە تێبگا. ئەگەر تەنانەت ئەوەندە کارێکی نائاساییش بکەی، ئەوە ئەم شتە خۆی خاوەنی هیچ جۆرە بەهایەک نییە. واتە وتم تۆ ئەتوانی پێیژەیەک بهێنی هەر دەقێویستە 2 مەتر بەرزبیتەوە. جا ڕاستیەکەی بەم شێوازەیە تۆ ئەگەر بێت و
بۆ بەدەستهێنانی توانایەکی نائاسایی پێویست کە ساڵێ 6 مانگ 3 مانگ بچیە ڕاهێنانی جۆرە و جۆر بکەیت بە تایبەتی بە ڕێگایەکی نازانستی بە شێوازێکە ڕاهێنەرێکی باشت نەبێت خەڵکی شارەزا و خەڵکی ئەکادیمی نەبێ ئەم کارانە بکاوە تۆ بۆ توێژینەوە و بۆ خزمەتی مرۆڤایەتی نەبێ ئەوە بە دڵنیایی تۆ ئەو کاتانت زۆر بەنەخترا لەبەرەوە بە زایمەیە ئەگەر ئەو گەنجا لە جیاتیەوەی ئەو 6 مانگە ئەو ساڵە بەم جۆرە ڕاهێنانی پاراسایکۆلۆژی ئیباتە سەر ئەگەر خەریکی فێربوونی کۆمپیوتەر بێ ئەگەر خەریکی فێربوونی زمان بێ ئەگەر خەریکی وەرزشکردن بێ ئەگەر خەریکی خوێندنەوە بێ وە زۆر چالاکی تر ئەوە بە دڵنیایی خزمەتی خۆی مرۆڤایەتی باشترەکە واتە ئەگەر بە زایدان بگرێتەوە بەم شێوازە ئەتوانین بڵێ ئەمە کارێکە مەکروهە نەک ئەوەی کە بڵێ وەڵا ئەمە حرامە بەڵام ئەگەر هاتوو ڕێگایەکی زانستی هەبوو وە شتەکە یان ئەو تەمرینەی کە ئەیکا ئەنجامێکی زۆر سوودبەخشی بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی هەبوو ئەو بە دنیای وەکو هەر وەرزشێکی تر وەکو هەر هیوایەتێکی تر ئەتوانین بڵێن کارێکی باشە. دوام وایە سوتان وەرگرتبێت لەم وەڵامە بە کۆمنتەکانتان ئاگادارمان بکەن لە پرسیارەکانتان لە ڕەخنەکانتان لە ڕاو بۆچوونەکانتان تا بەرنامەیەکی تر لە خزمەتتانە هەر شاد و سەرکەوتوو بن.